سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ سەرجەم هاوڕێیانی هاوکارم هاتوونێتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. خۆپیشاندانی خانشینکراوانی مخابرات لە کوردستان و کرماشان، کۆبوونەوەی پەرستاران لە شاری دیواندەرە، ناڕزایەتی هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاز دۆخی خراپی ژیان، دۆخی خراپی نەخۆشخانەی شەفا لە سەقز و ناڕزایەتی خەڵک، ناڕزایەتی خەڵکی کوردستان لە ئازگرانی نرخی کەپسولی گاز، برینداربوونی چوار کۆڵبەر لە سنوورەکانی بانە و نەوسود، دەستبەسەرکران و گواستنەوەی کامران ساختمانگەر بۆ زیندانی سنا و درێژەی ناڕزایەتی کرێکارانی کارخانەی نەوەرد و لولەی پولاینی ئەهواز. درێژەی هەواڵەکان خۆپیشاندانی خانشینکراوانی مخابرات لە کوردستان و کرماشان ڕۆژی دووشەممە 6 مانگی سەرماوەز خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنا، کرماشان، مەریوان، بیجار، زەنجان، تاران، ئەهواز، ئەراک، ئەردەبیل، بوجنورد، شیراز، بەندەرعەباز، ئیسفەهان، ڕەشت، ساری، خوڕەماوە و چەند شاری دیکەی ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانشینکراوانی مخابرات خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی، دابینکردنی بیمەی دەرمانی و چاکسازی لە بواری ژیان و مەعیشەتیان بوون. شایانی باسە کە خانشینکراوانی مخابرات هەروەها داوای هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ بردنسەرەوەی تەمەنی خانشینی بوون. کۆبوونەوەی پەرستاران لە شاری دیواندەرە ڕۆژی دووشەممە 6 مانگی سەرماوەز پەرستاران و کادری دەرمانی شاری دیواندەرە دژ بە خراپی دۆخی پیشەیی و مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی دیواندەرە هاوشێوەی هاوکارەکانیان لە سنە و کرماشان خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکانیان، چوونەسەرەوەی ڕێژەی حەقدەست و مەزایە، پێدانی ئیزافەکاری و کارانە، گۆڕانی قەراردادە تەزمینی ببورن گۆڕانی قەرارداد، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی پەرستاری نوێ، زیادکردنی تعرفەی پەرستاری و کەمکردنەوەی سەعاتی کار بوون. ناڕزایەتی هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاز دۆخی خراپی ژیان ڕۆژی دووشەممە 6 مانگی سەرماوەز هاوڵاتیان لە شارە جۆراوجۆرەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاز دۆخی خراپی ژیان و مەعیشەت ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی ناڕازیان ساڵی داهاتوو سەختترین دۆخی ئابووری تاقی ئەکەنەوە لەبەرەوەی کە دەوڵەت بڕیاری داوە نرخی سوتەمەنی زیاد بکات، تەمەنی خانشینی بباتە سەرەوە، ڕێژەی باج بەرز کاتەوە و باجی نوێژینکردنەوەی خانوو زیاد بکات. بەوتەی کارناسانی سیاسی ئابووری ئێران ڕوو لە داڕمانە و ڕژیمی کۆماری ئیسلامی دوایین هەوڵەکانی ئەدا تاکو کەم و کورتیەکانی لە سفرەی خەڵک قەرەبوو بکاتەوە. بە دڵنیاییەوە ساڵی داهاتوو ئاماری کۆچکردن دوو هێندە ئەچێتە سەرەوە و ڕێژەی هەڵاوسانی سنوورەکانی 50% تێپەڕ دەکات. لە حاڵێکدا حەقدەستی کرێکاران و کارمەندان تەنیا 15% زیاد ئەبێت. دۆخی خراپی نەخۆشخانەی شەفا لە سەقز و ناڕزایەتی خەڵک بەپێی هەواڵی گەشتوو دۆخی بەهداشتی و ئیمکاناتی نەخۆشخانەی شەفای سەقز زۆر خراپە و هیچ بایەخێک بە گیان و تەندروستی خەڵک نادرێت. بەوتەی هاوڵاتیان نەخۆشخانەی شەفا تەختی کەمە بۆ بەستەریکردنی نەخۆش، هەروەها بەهۆی کەمی پەرستار و کادری دەرمانی پسپۆر نەخۆشەکان بێ چاودێریکردن چەند سەعات لە ڕیزدا دەمێنەوە تاکو و پزیشکێ بێت و سەردانیان کات. لەلایەکی دیکەوە دۆخی بەهداشتی نەخۆشخانە و نەبوونی ئیمکانات بۆ هاوڕێیانی نەخۆش کێشەیەکی دیکەیەکە بنەماڵەی نەخۆشەکانی هەراسان کردووە. ناڕزایەتی خەڵکی کوردستان لە ئازگرانی نرخی کەپسولی گاز بەپێی هەواڵی گەشتوو نرخی هەر کەپسولێک گاز داهێندە زیادی کردووە و هیچ بەرپرسێکی ڕژیم وەڵامی ناڕزایەتی خەڵک ناداتەوە. بەوتەی کاسبکارانی کوردستان بڵاوکردنەوەی کەپسولی گاز بە نرخی دەوڵەتی ڕاگیراوە و لا ڕێکەوتی یەکی سەرماوەزی ئەم ساڵەوە بە نرخی ئازاد دەفرۆشێت. هەر بەو هۆیەوە نرخی هەر کەپسولێک گاز کە پێشتر 35,000 تمەن بۆ ئێستا گەیشتوتە 350,000 تمەن. گرانی نرخی کەپسولی گاز نیگەرانی و تووڕێی خەڵکی هەژار و بە تایبەت کاسبکارانی لێکەوتوێتەوە، بەڵام هیچ ناوەندێکی دەوڵەتی سەرنج بە کێشە و گرفتی خەڵک نادات.
برینداربوونی 4 کۆڵبەر لە سنوورەکانی بانە و نەوسود. لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا 4 کۆڵبەری خەڵکی شارەکانی بانە، سەقز و جوانڕۆ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنوورەکانی هەنگەژاڵ و نەوسود بریندارکراون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی شەمە 4 سەرماوەز کۆڵبەرێکی تەمەن 19 ساڵی خەڵکی بانە بە ناوی بەهمەن معروفی نەژاد بە فیشەکی ساچمەیی بە سەختی بریندارکرا. شەوی یەکشەمە 5 سەرماوەز کۆڵبەرێکی خەڵکی بانە بە ناوی محەممەد کەریم نەژاد پشت و لاقی بە فیشەکی ساچمەی پێکرا و بە سەختی بریندار بوو. هەروەها بەیانی ڕۆژی یەکشەمە کۆڵبەرێکی تەمەن 52 ساڵی خەڵکی جوانڕۆ بە دەسترێژی گولەی سەرکوتگەرانی ڕژیم لە سنووری نەوسود بە سەختی بریندار و بە مەبەستی نەشتەرگەری ڕەوانەی نەخۆشخانەی تاڵقانی کرماشان کرا. لەلایەکی دیکەوە ئێوارەی ڕۆژی دووشەممە 6 سەرماوەز کۆڵبەرێکی تەمەن 33 ساڵی خەڵکی سەقز بە ناوی فەردین نازداری بە تەقەی هێزەکانی هەنگی مەرزی بانە بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی سەلاحدین کرا. دەستبەسەرکران و گواستنەوەی کامران ساختمانگەر بۆ زیندانی سنا. ڕۆژی دووشەممە 6 سەرماوەزی 1402 کامران ساختمانگەر چالاکی کرێکاری خەڵکی سنا پاش بانگێش بۆ لەقی 4 ئیجرای ئەحکامی دادگای ئەو شارە دەست بەسەر و با مەبەستی وەرگرتنی جەزای ماڵی ڕەوانەی زیندان کرا. کامران ساختمانگەر ڕۆژی 2 خەزەڵوەری 1402 لەلایەن دادگای ئینقلابی سنەوە بە جەزای ماڵی و پەرداخکردنی لە ڕێگەی لەقی 4 ئیجرای ئەحکامی دادگا محکوم کرا. ناوبراو لە لەقیەکی دادگای ئینقلابی سنە لە تۆمەتی ئیجماع و تەبانی بێتاوان ناسێنراو بە تۆمەتی چالاکی تەبلیغی نژی نظام بە 3 مانگ زیندان و جەریمەی ماڵی محکوم کرا. دادگای ڕژیم بە لەبەرچاوکردنی دۆخی تەندروستی ئەو چالاکە کرێکاریە ماوەی 3 مانگ بەندکرانەکەی بۆ جەزای ماڵی گۆڕی و ناوبراو بە 34 میلیۆن تمەن جەریمەی محکوم کرد. جگەی ئاماژەیەکە کامران ساختمانگەر پێشتر بە تۆمەتی ئەنجامەتی لە یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم و تەبلیغ دژی نظام بە 5 ساڵ زیندان محکوم و پاش 28 مانگ بەندکران ڕۆژی 1 خاکەلێوەی 1402 لە زیندان ئازاد کرا. کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە دوورگەی خارک. ڕۆژی دووشەممە 6 مانگی سەرماوەز کرێکارانی ڕسمی نەوت لە دوورگەی خارک لا ناڕزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕسمی نەوت خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم حەقی سەنەواتی خاننشینی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسونەلی نەوت، گەڕانەوەی ئەو بڕە پارەیە لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خاننشینی بوون. دۆخی خراپی منداڵانی بەلوچ و ڕووکردنیان بە سوختبەری. بە پێی راپۆرتی چالاکانی بەلوچ هەزاران منداڵی بەلوچ بەهۆی هەژاری و دەستکورتی وازیان لە خوێندن هێناوە و لە تەمەنی 10 بۆ 15 ساڵیدا سوختبەری دەکەن. بە پێی ئەو ویددیوانەی بەدەستمان گەشتووە منداڵانی کچ و کوڕی بەلوچ لە جیاتی ئەوەی کۆڵەی مەدرسەیان پێبێت و بە سرویسی قوتابخانە هاتوچوو بکەن گاڵۆنی سوتەمەنیان هەڵگرتووە و لە هەموو ئیمکاناتی ڕفاهی و بێداشتی بێپەشن. منداڵانی بەلوچ بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان گیانیان دەخەنە مەترسی و هیچ ناوەندێکی دەوڵەتی بایەخیان پێنادات. درێژەی ناڕزایەتی کرێکارانی کارخانەی نەوەرد و لولەی پوڵایینی ئەهواز. ڕۆژی دووشەممە 6 مانگی سەرماوەز کرێکارانی کارخانەی نەوەرد و لولەی پوڵایینی ئەهواز بۆ دومین ڕۆژی بەردەوام لاز بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم با کێشە و گرفتەکانیان خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان کرێکارانی کارخانەی نەوەرد و لولەی پوڵایینی ئەهواز خوازیاری چوونەسەرەوەی حەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەی دەرمانی، هەروەها پێدانی پاداشت و مەزایە دواخراوەکانیان بوون. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی کرێکاری لە شیراز. لەقی یەکی دادگای ئینقلابی شیراز بە سەرۆکایەتی قازی ساداتی محەممەد داوەری چالاکی کرێکاری خەڵکی شیرازی بە تۆمەتی بێڕێزی بەڕێبەری بە 3 ساڵ زیندان بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نزام بە 1 ساڵ و 6 مانگ زیندانی تعزیری و 3 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات، زەوتکردنی پاسپۆرت و قەدەغەی چالاکی لە تۆڕەکۆمەڵایەتیەکان، هەروەها 2 ساڵ دوورخستنەوە بۆ شارستانی بەردەسیر لە کرمان محکوم کردووە. بە پێی راپۆرتی هێرانە دادگای ئینقلابی شیراز سەبارەت بە تۆمەتی بێڕێزی بەڕێبەری هیچ بەڵگەیەکی پێنەبووە.
هەروەها بەشێکی دیکە لە پەروەندەی ئەو چالاکە کرێکاریە سەبارەت بە بڵاوکردنەوەی پرۆپاگەندە لەژێر لێکۆڵینەوەدایە. جەلسەی دادگایکردنی محەممەد جاواری ڕۆژی 28 خەزەڵوەری 1402 بەبێ بەشداری خۆی لە لەقیەکی دادگای ئینقلابی شیراز بەڕێوەچوو. ناوبراو کارناسی ئەندازیاری عمران لە زانکۆی یاسوج و خوێندکاری بواری کارناسی ئەرشە لە زانکۆی گوڵستانی شیرازە. شانی باسە کە ئەو چالاکە کرێکاریە پێشتریش پێشینەی دەستبەسەرکردن و زیندانی هەیە. گیانلەدەستانی هەواڵنێرێک لە زیندانی ڕەشت وەکو دوایین هەواڵمانە. هەواڵنێرێکی بەندکراو لە زیندانی ڕەشت بە ناوی محەممەد میر قاسمزادە لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی ئەشکەنجەی هێزەکانی ڕژیم تووشی جەڵتەی دڵ بووە گیانی لە دەستا. بەپێی راپۆرتەکان محەممەد میر قاسمزادە بەهۆی لە قاودانی گەندەڵی نوێنەری شارستانی سۆمێسەرا لە مێجلسی ڕژیم سکاڵای لەسەر تۆمارکرا و لەلایەن هێزە ئینتیزامیەکانەوە دەست بەسەرکرا. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو بەندکراوە لە گرتوخانەی دەسەڵاتی هێزە ئینتیزامیەکانی ڕەشت لەلایەن سەرۆکی دادگوستەری گیلان و هاودەستەکانی بەسەختی ئەشکەنجە و ئازادراوە. ناوبراو لەژێر ئەشکەنجە تووشی جەڵتەی دڵ بووە و گیانی لەدەستاوە و بە دوواداچوونی بنەماڵەکەی تا بە ئەمڕۆ ئاکامێکی نەبووە. ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بشین.